ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرۆژەیەکی قایمقامەتی سلێمانی سەبارە بە دانانی کامێرەی چاودێری لە شەقام و گەڕک و شوێنە گشتەکانی سلێمانی پەسەند کردو. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند جێبەجێکردنی پرۆژەکە یارمەتیدەرێکی باشی هێزە ئەمنیەکان دەبێت لە دۆزینەوەی تاوانباراندا و وتەبێژی پۆلیسی سلێمانیش دەڵێت ئێمە دەتوانین هاوکار بین لە دیاریکردنی ئەو شوێنانەی کە پێویستە کامێرەی چاودێری لێدا بنرێت. بە زۆرینەی دەنگی ئەندامانی ئەنجومەن پەسەند کرا و ئەو پرۆژەیە لەمە دوواچێتە بواری جێبەجێکردنەوەی ئەمە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بڕیارمان لێدا بۆ هیوای ئێمە شاوکاریان بین لەو شوێنانەی کە ئێمە ئازانین چیتیان ڕۆیا و زەرورە پێشنیاریان بۆکەین لەو شوێنانە زیاتر کامێرەکان چڕ بکرێنەوە. بازاری زەرنگەرەکان زەرورە بە شەو بە ڕۆژ کامێرەی تیابێت، شەقامە گشتەکان زەرورە، هەندێک بازاری تر هەیە وەکو بازاری لەنگەکە بەداخەوە لەماوەیە ڕووداوێکی کوشتنی تیا بوو کامێرەیتیانە بوو تۆمەتبارەکە توانی هەڵبێت. لەو شوێنانە زەرورە کامێرە دابنێت کە خەڵکەکە تیا چڕە بن و تاوانی زۆرتیان ڕۆیات. قایمقامی سلێمانی دەڵێت چاوەڕوانی ئەوەین ئەنجومەنی پارێزگا بە نووسراوی ڕسمی وەڵاممان بداتەوە ئەو کاتە ئەوەی پێویست بێت بۆ جێبەجێکردنی پرۆژەکە دەیکەین و دەشڵێت پرۆژەکە بە هەماهەنگی لیژنەی ئەمنی سلێمانی و پۆلیس و ئاسایش دەکرێت. لە شوێنە گشتیەکانە لە شەقامەکانە لە هەموو ئەو شوێنانی کە عیلاقی بە ژیان و سەلامەتی هەموو لایەکەوە هەیە بۆ پارێزگاریکردن لە ئاسایش و لە سەر و ماڵی هاوڵاتیان. ینی ئێمە ئەوە بە هاوکاری هەموو لایەکمانەکرێت بە تایبەتی لیژنەی ئەمنی لە قەزای مەڵبەندی سلێمانی و لە هەموو سنووری قەزا و ناحیەکانە بە هەموو لایەکمانەکرێت بە پۆلیس بە ئاسایش بە سەرجەمدام و دەستگا ئەمنیەکان و بەیەکە وەکو یەک تیم ئەو کارانە جێبەجێەکەین. ئێمە بە چاوەڕوانی نووسراوەکە بین ئەو کات چی پێویست کات ئیشی لەسەرەکەین، بەڵام بەشێکی زۆری ئەمە ئەکەوێتەوە سەر ئەرکی کۆمپانیاکان و شوێنە گشتیەکان و هەموو ئەو شوێنان. لە ڕابردوودا کامێرەکانی چاودێری سوودێکی زۆریان هەبووە بۆ دەستگا ئەمنیەکان لە دەرخستنی و دۆزینەوەی تاوانباراندا. بە پێی زانیاریەکانی کورسات نیوز سەرجەم ئەو کامێرە چاودێریانەی کە دادەنرێن بە تۆڕێکەوە پێکۆ دەبەسرێنەوە و لە سنتەرێکی تایبەتدا چاودێری دەکرێن بەمەش ئەرکی هێزە ئەمنیەکان ئاسانتر دەکات بۆ بە دوواداچوون و دۆزینەوەی تاوانباراندا. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.